کاکاتی جارێکتر خۆشاتنەوە بەڕامەکانی بەشی کوردی دەنگی ئەمریکا پەیوەندەکانی نیوان ئیران و ئەمریکا وەکو ئەوەیە لە بەرامبەر باوهۆزێکی توندداوی بەمبەروبەوەر شەنەی پێدەکات تا چەند وایلی هاتووە ئەوەندە ئەسەمە مرۆڤ پێشبینی بکات ئاخۆ پەیوەندەکانی نیوانی ئیران و ئەمریکا بەرەو چه ئاقارێک دەڕوات. ڕاستیەکەی پەیوەندی نێوان ئێران و ئەمریکا لە ئەتوانین بۆ 6 مانگ پێش ئیسا ئەگەر بگەڕێینەوە ئەبینین کە لە بواری دیپلۆماتیکەوە ئێران هەوڵێکی زۆری دیپلۆماتیکی داوە بۆ ئەوەی کە بتوانێت کۆدەنگەکانی ئەمریکا بە دژی خۆی تا ڕادێ لاواز بکە کە سەرکەوتوو بووە لە بەرامبەرە پرژوبڵاویەک بە سیاسەتی ئەمریکاوە لە هەمبەر ئێرانە دیارە کە ئەویش بە شێوەیە دیسان توانیوێتی کە ناومیدیە لە ناو ئەو هاوپەیمانەکانی ئەمریکا بە دژی ئێران دروستکە تەنها شتەیە کە بەرهەمی هەبووە لە ئەو فشارانی کە ئەمریکا هەیەی بۆ سەر ئێران مەسەلەی گەمار و ئابوووریەکان بووە ئەوانیش زۆر محکەم نییە بڵێن گەمارەکانیش محکەم نییە ئەمە لە بواری دیپلۆماسیەوە بەڵام لە بواری بڵێن بەگشتداچوونەوە و هەڕەشە و گڕۆشە ئەبینین ئێران هەندێک هەڕەشە و گڕۆشەی کردووە کە تا ئەویش دووبارە کاریگەر بۆ توانێتی لەسەر ئەمارات نەرمونیانی بنوێنێت لە بەرامبەر ئێران لە سعودیە بە هەمان شێوە بەڵام ئەمریکایش سەرڕای ئەو بارودۆخی کەتیایەتی ئەبینی مەسەلەن مەقبوڵیەتی دۆناڵد ترامپ لە ناو کۆمەلگای ئەمریکادا زیاتر بۆ وە هەستپێکی هەموو ئەو پرژۆبڵاوی ئەمریکا زۆر هەدەفمەند ڕای گرتووە تا ئەوەی کە لە هەڵبژاردنەکانی ساڵی داهاتووە بتوانێت ئەوە قتێ لەسەر ئێران کار بکە. بەس کاکادی لادانی بۆڵتن دەکرێت وەکو هەندوو کەروان دەڵێن بە وەرزی کیونیە لە ڕێبازی دەرەوەی ترامپ تەماشا بکەین؟ من پێم وان نییە ئەگەر ئەو خوێندنەوەمان بۆ ئستەحفای بەرپرسانی وڵاتانی غەربی جیاوازە لەو شێوە ئستەحفایانەی کە مەسەن لە وڵاتانی شەرقیدا ڕوو ئەدەن بۆ مەسەلەی ئێمە شاهید بووین کە بڵێن وە پێشتر وەزیری بەرگری وە کۆمەڵی کاربەدەستی پلەبەرزی ئەمریکا سەبارەت بە دۆخی سووریە ئستەحفایاندا بەڵام شتێکی لە قەزیەکە نەگۆڕی لە نەهایەتە بەنسبەت ئێرانیشەوە هەر هەمان شێوەیە بەڵام پێم وایە ئەوەی کە جان بۆڵتن لە دەسەڵات ڕۆیی یا بڵێن ئستەحفایدا پێم وایە ئەو کاری خۆی کردووە بەشێ لەم ئستەحفایانە من تاکتیکی ئەیبینم ئەوە نییە کە بڵێ شتەیە بێت کە بەڕاستی نیشان لە کەلێنێکی گەورە بێت لە دەستگای سیاست گوزاری ئەو وڵاتەیە بەنسبەت ئەمریکا یا وڵاتانی دیکەوە. کاکادی ئێمە زانین ترامپ زۆر نەرمی نیشانەدات و دەڕێ لەگەڵ شەڕان نییە و بە هیوا بوو لە نیویۆرک لەگەڵ ڕۆحانی کۆبیتەوە هۆی چی بوو کە یەکیان نەبینی؟ هۆکارەکان ئەوەیە کە بڵێن ڕۆحانی ئەیویست لە مۆزعی ئەوە قودرەتەوە وا بنوێنێ کە تاکو گەمارۆکان هەڵنەوەشێنە حاضر بە مزاکرە نیم لەگەڵ ئەمریکادا ئەمریکایش بێگومان ئەوانیش پێیان وا بوو کە ڕۆحانی لە قۆناغی ئێستاە شایسەی ئەوە نییە کە چاوپێکەوتن دیداری لەگەڵا بکات شتەکان حاڵەتێکە بەڵام ئێران دیپلۆماسیکی تەهاجمی ئەنوێنێ بۆ ئەوەی کە لانیکەم لە لای میلەتی خۆی ئەمانە بە شێوەیەک خۆی بە سەربەرز و براوە نیشان بکە لە عینی حاڵە ئەوەی کە منەی بینم ئەمریکا بە گشتی دۆناڵد ترامپیش بە تایبەت هەوڵەدا بۆ ئەوەی کە لە هەڵبژاردننی تا هەڵبژاردننی ساڵی داهاتوو کە لە ئەمریکا بەڕێواچێ کات بکوژێت و بەم شێوە ئامادەکاری ئەکەن ئەوەی کە لە فەزای میدیایی دیپلۆماسیە هەیە ئەوەی جیاوازە لەوەی کە لە ژێرەوە ڕووەدا ئێمە ئەبینین کە بڵێن ساوت بۆ سعودیا چەک و چۆڵ ناردراوە بڵێن لە ئەو قەیرانانی کە ئێستا عێراقی تێکەوتووە بەشێک لەمانە هەندشتی شاراوی لە پشتەوەیە کە ئەمە لەگەڵ دنیای دیپلۆماسیە جیاوازە. چۆن دەڕوان نەقسەکانی حوسێنە سەلامی فەرماندەی پازداران کە دەڵێت لە ناوبردننی ئیسرائیل چیتر خەون نییە ئایا فەرمان لە ڕۆحانی و دەرەچێت وایە خۆت فەرماندەیەکی وەکو سەلامی و تا چەند دەبی ئیسرائیل وایە خۆت ئەمریکا هەڕەشەیەکی لەو جۆرە بە گرنگی وەربگرن؟ ئەرز بکەم مەسەلەی ئەو تهدیداتانەی کە پلە بەرزەکانی ئێرانی ئەیکەن بڵێن لە بەشی ئارتش و ئەمانە شتێکی نۆرماڵە بە هیچ شێوەیە ئەوانەی تورکیەش هەر بەو شێوەیەکن ئەوانەی کە لە بەشی نظامیان بە شێوەیە گەیانەوێ
سیاست بکەن ئەوەشی کە لە بەشی دیپلۆماسیا بە شێوەیەکی دیکە بەڵام ئەزمموی سیاسی پەیوەندی نێوان ئێران و ئەمریکا هەر کات لە ئەمریکا کۆماری خوازەکان لەسەر کار بوون دەوڵەتی ئێران هەمیشە زۆر بە مداراوە تەعاملی کرد و هەر وەختە دیموکراتەکان بوون ئێران تەهاجمی ڕفتاری کردووە بە تایبەت لە دەورەی ئەحمەدی نژادە بەڵام لەم قۆناغەدا ئەبینین ئەم شتانە پەیوەندی هەیە بەوەی کە بڵێن جان بۆلتن ئەستەحفای داوە و ئەمان پێیان وایە بەم شێوە ئەتوانن بەرتەری خۆیان بدوێنن لە بەنسبەت ئەمریکا و بەتایبەت ئەم سیگناڵانە کە ئەیدەن زاری چاوگرتنە لە وڵاتانی عەرەبی وەکو وڵاتانی کەنداو بە دەرەجەی یەکەم. کاکادی پەیوەندیەکانی نێوان ئیران و ئەمریکا تا چەند بە پەیوەندیەکانی ئیران لەگەڵ چین و رووسیادا گرێدراوە؟ لە ڕاستیە هەر کەم لەم وڵاتانە بەرژەوەندی و استراتێژی تایبەت بە خۆیان هەیە لە تەعاملاتی جیهانی ئەمە بەحسێکی زۆر گەورەیە بڵێن بۆ نمونە رووسیا لەگەڵ ئێرانە ئێستا وەکو متحید وایە بەڵام پەیوەندی ئێران و رووسیا زۆر جاری زۆر شکەنەندەیە لەوانەیە لە زۆر شت تێک بچێ بەسەر ڕێی هەموو تەزادەکان ئێستاش پەیوەندی ئەمریکا و رووسیا بەهێزترە لە پەیوەندی ئێران و رووسیا بەنسبەت چینیشەوە دیسان وڵاتی چین وڵاتێکە کە فقط بەرژەوەندی ئابووری خۆی لە نەزەر ئەگرێت لەگەڵ بەرژەوەندی ئابووری وڵاتی چین ئێستاش لەگەڵ ئەمریکادا بەهێزترە تا لەگەڵ وڵاتێکی 6 ملیۆنی وەکو ئێرانە ئەمانە دیپلۆماسیەکی مسەلەسیە چەند زلقی چەندوێکی بەڕێوە ئەبن بەڵام وەکو ئارومی فشار وەکو کار زۆر جار مەسەڵەن ئەبینی ئێران یەکێ لەو کارتانەیە کە بەدەستیانەوەی بە دژی ئەمریکا بەڵام لە هەر حاڵەکە ئەمریکا و چین بۆ ئەمریکا بۆ چین و رووسیا گرنگترە لە ئێران. هادی سۆفیزادە لێکۆڵەر و چاودێری کاروباری ڕامیاری زۆر سپاس. هەر بژین.